ناوی میدیای بەرپرسیارە کە هەڵگری کۆمەڵێک خەسڵەت و بەها و مۆراڵە بەردەوام ئیش لەسەر ئەوە کە بە استراتیجێکی ڕوون کە چۆن بتوانێت ڕاستەقینەکان بدا بە بیسەر و بە بینەرەکانی خۆی و چۆن بتوانێت ئەوەی کە حەقیقەتە ئەوەی کە مۆراڵە ئەوەی کە بەهایە ئەوەی کە ئەو ئامانجانەی کە میدیاکەی لەسەر بنیاد نراوە ئەمە ڕنگدانەوە هەبێ لە گەیاندنی پەیامەکانی بە خەڵکی ئەوە میدیای بەرپرسیار ڕۆڵێکی گرنگی بینێ لەو ڕۆ بەداخشەوە میدیای نابەرپرسیاریش کامە لە هەرێمی کوردستانیش و لە تەواوی دنیاشە ئەم جۆرە میدیایانەمان هەیە بە ئاستی جیاواز تەمان لە وڵاتانی پێشکەوتوو کە ئەوانەی یاساتیایە حکمێکی سەرەکی ئەکەن ئەم جۆرە میدیا نابەرپرسیارانە بە ئەندازێکی زۆر باش کۆنتترۆل کراون بەڵام لە وڵاتانێک ئێمە وەکو باقی سێکتەرەکانی تری ژیان کۆنتترۆل نەکراوە یا لەژێر چوارچێوەی یاسایە نییە بە هەمان شێوە میدیاژ یەکێکە لەو سێکتەرانی کە لە کۆمەلگەی ئێمەیە لە ناو فەزایشی کراوەیە بەبێ فلتەرکردن بەبێ ئەوەی لە ناو چوارچێوەیەکی یاساییە بێ بەبێ ئەوەی کە هەڵگری تەمان بەگشتی ناڵێن باسم لەو میدیانە بەرپرسانەیە مۆراڵ و بەهای خۆی بێ هەوڵەدا ناشرینەکان جوان بکە لە نێو بەرچاوی خەڵکی هەوڵەدا ناڕاستی بگەێنێ بە خەڵکی هەوڵەدا ڕاستی بک بە ناڕاستی و بە پێچەوانەکەشیەوە هەردوو جۆر میدیاکەمان هەیە ئێمە خۆمان وەکو میدیای کۆمەڵی دادگەری کوردستان و تۆڕی میدیایی کۆمەڵ بەتاکید خاوەنی کۆمەڵێک بەها و مۆراڵی تایبەتی خۆمانین کە سەرچاوی گرتووە لە ئاینەکەمانەوە ئێمە ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلام فێری کردوین کە دەبێت ڕاست بین ڕازگۆ بین خاوەنی بەها بین خاوەنی ڕەوشی جوان بین خاوەنی ئەوەی کە لە جیهانی میدیا پێوترێ مۆراڵ ئێمە هەڵگری ئەمە بین ئەمە دین ئاین ئیسلام پەروەردەکەمان فێری ئەمەی کردوین بۆیە لە دوجارە ئەو ڕنگدانەوەی ئێمە کە جارێکتر ئەیدینەوە بە خەڵکی لەو چوارچێوە و استراتیجیایە کە ئێمە مەبەسمانە و ئامانجمانە و دینەکەمان و بەهاکەمان و پەروەردەکەمان ئەمەی فێر کردوین ئیشمان لەسەر ئەم بابەتە کردووە جا لەناو پرۆسی هەڵبژار نابوو بە یاخود بەدەر لە پرۆسی هەڵبژاردنیشا بێ هەوڵماندا بۆ ئاراستەیە بیکەین بە تایبەت کاتێک کە باز لە پرۆسی هەڵبژاردن ئەەکەی لەبەرەوەی کێبڕکەیەکی سیاسی لەم بابەتەیە دروست ئەبێ و دەستشکانەوە دروست ئەبێ و هەموو لایەنێکی سیاسی هەوڵ ئەدا ئەو کەسی کە خۆی ئێوێ ئەو کاندیدەی کە خۆی ئێوێ ئەو بربژێری کە ئەو چاوەڕوانی لێ هەیە بیگەێنێتە شوێنی مەبەست جا بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێ کە ئێسامێ لە ناو پرۆسەکان یاخود بۆ هەر پرۆسەیەکی تریش بێ هەوڵەدا بە هەر هۆکارێک لە هۆکارەکانەوە کە پێوتێ ئەلغایەت و تبرر الوسیلە هەموو وەسیلەیەک بگرێتە بەر تاوەکو ئەو ئامانجە و غایە و مەبەستی کە خۆی هێتی بتوانێت بیپێکی و بەدەستی بێنێ ئێمە لەو چوارچێوە یا بڕاستی لەگەڵەوەی کە لە ناو بانگەشی هەڵبژاردنیشان استراتیجی ئێمە بریتە لەوەی کە چۆن بتوانین ڕاستەقینە بە خەڵک بڵین ئێمە ناتوانین شتێک بە خەڵک بڵین و نەشمانوتەوە ناشیڵین وەکوتم ئەمە بەهای لە لای ئێمە ئەمە قیەمە لە لای ئێمە کە حقیقت نەبێت کە ناڕاستی بێت چونکە لە دوجارە ئێمە پێمان وایە پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکە ئێمە تایتەیە پەڕین بابەتێکی سیاسیە بەڵام لە پاڵ بابەتە سیاسیەکە ئێمە کۆمەڵێک بابەتی پەروەردەیی کۆمەڵایەتی فەرهەنگیمان هەیە کە ئێمە جزئێکە لە استراتیجی ئێمە بۆ باشترکردن و تەندروستکردنی کۆمەلگاکەی خۆمان کاری لەسەرەکەین ئەگەر لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە ئێمە خەڵکەکەی خۆمان ئاراستەکەین بە ئاراستەیەکی نادروست بە تاکید ئەمە ڕنگدانەوەی سلبی ئەبێ لە دوجاریشا کە ئێمە ئەمانەیە ئەو خەسڵەت و بەها جوانانەی کە ئیسلام فێری کردوون و وابەستەی کۆمەڵگەی کوردەواری خۆمانە پێیان بگەێنین ئەمە جارێکی تر ئەم بارودۆخەمان لێ ئاڵۆزەکە و لێمان تێگا بۆیە ئێمە بە هەردوو ئاراستەکە چ لە بانگەشی هەڵبژار نابین چ بەدەر لە بانگەشی هەڵبژار نابین ئەو ستاندەرانە و ئەو بەهانە گۆڕانی کە لە لای ئێمە هەیە لای ئێمە نەگۆڕە و بە هیچ شێوەیەک ناتوانین لێلا بدەین باش ئەوەی کە ئەوترێ ینی جۆرێک لە میدیای کۆمەڵ بە تایبەت ینی لە ناو میدیای کۆمەڵە کەناڵی ئاسمانی پەیام یەکێکە لە زەخترین میدیاکانی و پڕبینەرترین با بڵین بینەری خۆی هەیە ئەوەی کە جۆرێک بە بانگەشەکە بە سۆفت بە نەرمی بەڕێوە ئەڕوا ئەوەی جۆرێک لە شکاندنی کەسایەتی تیانیە کە بە دەربێ لە بەهاکان لەو سەرچاوی گرتووە کە باست کرد بە بێگومان ئێمە ئەمانەیە بڵین ڕووی ڕاستەقینی خۆمان پیشاندین ئێمە نامانەوێت گەورەکردنی خۆمان لەسەر شانی خەڵک و شکاندنی خەڵکی تر بێت ئێمە بە کۆمەڵگە و بە خەڵک ئەڵین کاکە ئێمە ئەمین ئێمە ئەمین کۆمەڵی دادگەری کوردستان بەخۆی بە ئاراستە سیاسەکەی بە نوێنەرەکانی بە سەرکردایەتەکەی بە ئەندام و کادر و لایەنگرەکانی ئێمە ئەوەین کە هەین ئێمە خاوەنی ئەزمون و مێژوویەکین لەناو کۆمەڵگەی کورداواریە و کۆمەڵێک پێچی لە کۆمەڵێک پێچی مێژووی یا ئێمە لەگەڵ میلەتەکەی خۆمانە هەبووین و ڕۆڵ و کاریگەریمان هەبووە لەسەر کۆمەلگاکەی خۆمان
چ لە بوارە ئاینەکە چ لە بواری کۆمەڵایەتی چ لە بواری پەروەردەی چ لە بواری کاری خێرخوازی چ لە ئاراستەکردنی باش و ئیسلاحکردنی مجتەمع چ لە بارودۆخە سیاسیەکەشە کە ئێمە هێزێکی گرنگی کاریگەری سەرگۆڕەپانی هەرێمی کوردستان بووین جا لە حکوومەت بووبین یا لە پەرلەمانە بووبین خەڵکی ئێمەی بینیوە ئێمە بەبیری خەڵکی خەینەوە ئەڵین کاکە ئێمە ئەم هێزە بووین کە لە ڕابردوو هەین ئەمە ڕاستەقینەکەی ئێمەیە جا ئێوە خۆتان لە دوجارە بڕیار بدەن ئەگەر ئێمەتان پێ باشە بەم هەڵگر و خەسڵەتانی کە تیامانایە ئەوە توانن لەگەڵمانە بن لەبەرە ئێمە ئاراستەی کارکردنی ئێمە ئاراستەی لەوە ئێمە خۆمان پیشانی خەڵگەدەین و خۆمان بەبیری خەڵگەێنینەوە نەک گەورە بوون و بوونی خۆمان لە شکاندنی خەڵکی ترا ببینینەوە.